grateful that the Vim Foundation was able to bring the Laughter Factory here to give us a real life experience of it. بە هەمانگی لەگەڵ دامەزراوی ڤیم ئەربیل ڕۆتانە بۆ یەکەمین جار لە عێراق و کوردستان نمایشی زەڵافەر فاکتۆری لە هەولێر ساز کرد. پاراستنی مافی ئاژەڵان یەکێکە لە بنەماکانی کارکردنی دامەزراوی ڤیم. لەم ڕوانگەیەوە پاڵپشتی شێڵتەری فریشتەی کرد کە تایبەتە بە بەخێوکردنی سەگەکەم ئەندام و بێلانەکان. لە دیدارێکدا کە لە دامەزراوی ڤیم بەڕێوەچوو نەجات بیل کاسم وەزیری پێشووی خوێندنی باڵای فەڕەنسا لەگەڵ ژمارەیەک لە خوێندکارانی زانکۆکانی سلێمانی کۆبەوە و باسی لازموونی کارکردنی خۆی کرد وەک یەکەم ئافرەت لە مێژووی فەڕەنسا کە بووەتە وەزیری خوێندنی باڵا. هەروەها گفتوگۆ کرا لە پێناو پەرەپێدانی زانکۆکان و ڕۆڵی خوێندکاران لە بەرەو پێشچوونی کۆمەڵگەدا. دامەزراوی ڤیم هەمیشە پاڵپشتی گەنجان و خاوەن بیرۆکەی داهێنەرانە بووە. ئەمساڵ بۆ دووەم جار پرۆگرامی دەستپێشخەری پرۆژەی بچووکی ڕاگەیاند و پاڵپشتی دارایی بەسەر 25 بیرۆکە و پرۆژەدا دابەش کرد و لە خولێکی یەکمانجیدا بەشداریان کرد. کردنەوەی دەورەی لەم شێوەیە سوودێکی زۆری هەیە بۆ ئەوەی کە هەر کارسازێ بتوانێت بزنسەکەی بەرەو پێش بخات و بەردەوامی. نۆژەنکردنەوەی ژووری منداڵان لە بەڕێوەبەرەتی جێبەجێکردنی سلێمانی سەر بە وەزارەتی دار یەکێکە لەو چالاکیانەی بەمەبەستی پارێزگاریکردن لە منداڵان ئەنجام درا. لە کاتێکدا پێشتر لە بەرنەبوونی شوێنی تایبەت منداڵان بەرکەوتەی چەندین توند و توژی دەرونی دەبوون. پێشانگەی هەلیکاری ڤیم یەکێک بوو لە گەورەترین ئیڤێنتەکانی ساڵ لە هەرێمی کوردستان و عێراق. بۆ ماوەی 2 ڕۆژ بە بەشداری 6 کۆمپانیا و ڕەخساندنی 1900 هەلیکار لە دامەزراوی ڤیم لە سلێمانی بەڕێوەچوو. ئامانجی پێشانگاکە یارمەتیدانی کارخوازان، ئاسانکردنی پرۆسەی دۆزینەوەی کار و یارمەتیدانی کۆمپانیەکان بوو لە دۆزینەوەی کارمەندی نوێ و گەشەکردنیان. لە ماوەی 2 ڕۆژی پێشانگاکەدا نزیکەی 10,000 کارخواز سەردانی پێشانگاکەیان کرد. پشتگیریان کردین بۆ دیزاینکردن و دروستکردنیان وێبسایتە. دامەزراوی ڤیم سپۆنسەری یەکەم ماڵپەڕی کتێبخانی ئەلکترۆنی ژینگەی لە کوردستان و عێراق کرد. ئامانجی ماڵپەڕەکە کۆکردنەوە، ڕێخستن و بڵاوکردنەوەی نووسین و توێژینەوە ژینگەیەکانە بە شێوەی ئۆنلاین تاوەکو ببێتە سەرچاوەیەکی گرنگی ژینگەیی. لە چالاکیێکی فێرکاییدا لە شاری کەرکووک بۆ ماوەی 2 مانگ وانەی پراکتیکی و تیۆری بە چەندین خوێندکاری کۆلێژی کوشتوکاڵ وترایەوە. لە کۆتاییشدا باشترینەکان هاوکاری کران و بڕوانامەی ڕێزلێنانیان پێبەخشرا. کردنەوەی خولی فێربوونی زمانی ئاماژەی تایبەت بە نابیستان. ئەمە کۆمەڵێک لە گەنجانی شاری سلێمانی بەشداری لە خولی فێربوونی زمانی ئاماژەمان کرد بۆ ماوەی 2 ڕۆژ لە دامەزراوی ڤیم. کردنەوەی خولی بەڕێوەبردننی سۆشیال میدیا. بە هیوام بەردەوام چایان لەسەر پیجەکان یان سۆشیال میدیای بم بێت. ئەو کۆرسەی کە ئێستا من بەشدار بووم سوودێکی باشم لێبینیوە. دروستکردنی ژووری منداڵان لە دادگای سلێمانی. ئامانجی ژوورەکە هەوڵێکە بۆ پاراستنی منداڵان و دوورخستنەوەیان لەو ژینگەیەی کاریگەری نەرێنی لەسەر منداڵان بەجێ دەهێڵێت. بەمەبەستی پاراستنی ژیانی ئاژەڵە کێویەکان لە سنووری گەرمیان، دامەزراوی ڤیم سەرچاوی ئاوی بۆ ئاژەڵە کێویەکانی ئەو ناوچەیە دابین کرد. ئەنجامدانی ئەم پرۆژەیە لەلایەن ڤیم فاوندیشنەوە لەم شوێنەیە بە تایبەتی شوێنەکەی زۆر گونجاوە، نەتیجەیەکی زۆر باشێ بێەوە. من دڵنیام کە ژمارەیەکی زۆر جۆری جیاوازی ئاژەڵ و باڵندەی کێوی سوودی لێبینێ.
ڕێخستنێکی زۆر جوانی کردووە بابەتێکی زۆر گرنگی ورژاند و دەستخۆشیان لێ ئەەکەم لەبەرەوەی تەنها هەڵبژاردننی میوانەکانیش بەڕێی من هەڵبژاردنێکی زۆر سەرکەوتوو بووە. دکتۆر یوسف گۆران و دکتۆر ئیسماعیل نامێر لە دیبەیتێکی دامەزراوی ویمدا بە ناونیشانی دەستور لە نێوان نووسینەوە و فەرامۆشکردندا گفتوگویان لەبارەی هەوڵەکانی نووسینەوەی دەستور، گرنگی دەستور لە وڵاتدا، هۆکارەکانی نەنووسینەوەی دەستور لە هەرێمی کوردستان و ڕێگریەکانی کرد. جارێکی تر دەستخۆشی لە دامەزراوی ویم فاوندیشنەکەم شتێکی زۆر جوان و ناوازیان پێشکەش کرد.